لە بیرتانە جاران بەفریش گڕی کرد ئێستا ئەبێ هەست و هۆشی نەتەوەی و نیشتیمانیتان لە سەرانسەری کوردستاندا شەپۆل بداتەوە. ئای نیشتیمان بە گەرمیان و چەستانتەوە، بە شار و دێ و مرۆڤ و ئاژەڵ و مەل و باڵندەتەوە، بە جیا و پوش و بەرد و دارتەوە. خوێن و خەمت لێ ئەتکا کوا تەزد و مچۆرکی پاچی و خۆنەویستی و نەبەزین، کوا سەری سەر کردووی نەنەوین و بێباچیت کەی ئەگەیتە هەواری سەر بەخۆیی. ئەو جاش ئێسک و پرووسکی هەزارانی وەکو من با ببێتەوە بە خاک لە تۆی خاکدا. ئەو جابا هەمومان بەدەنگەوە بڵێین گەورم دڵدار، لە گۆڕەکەت وەرە دەر و ببینە هەر ماوە قەومی کورد زمان نایشکێنێ دانەری تۆپی زەمان. کەس نەڵێ کورد مردووە، کەس نەڵێ کورد مردووە، زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان.